بەهمەن قوبادی دەرهێنەری دیاری کورد ئەمساڵ دیاری یاخود خەڵاتی فلامینگۆی بلووری فەخری پێشکەشکرا کە ئەویش پێشکەش بە ژنانی ئازادی خواز و ژنان و کچانی نیشتیمانەکەی کرد. خولی فستیڤالی نێودەوڵەتی فیلمە موزیکی ئەزمیر لە وڵاتی تورکیا ئەمساڵ خەڵاتی فلامینگۆی بلووری فەخری و دەستکەوتی هونەری و نێوان کللتوری خۆی پێشکەش بە بەهمەن قوبادی کرد و ئەم دەرهێنەرە بەناوبانگە کوردە بەهۆی سەرقاڵی بەکارە هونەریەکانەوە نەیتوانی کە لەم ڕوودا هونەریەدا ئامادە بێت. لە پەیامێکی ڤیددیۆیدا کە بۆ ئەم فستیڤالە ڕەوانەی کردبوو ئەم خەڵاتی پێشکەش بە تەواوی ژنان و کچانی ئازا و پاڵەوانی نیشتیمانەکەی و بە تایبەت خاتوو زەینەب مەولای ڕات دایکی کیان پیرفەلەک کرد. خەڵاتی فەخری ئەمساڵی فستیڤالەکەش پێشکەش بە ئیستیڤان سابۆ دەرهێنەر و نووسەری ناوداری هەنگاری براوەی خەڵاتی ئۆسکار کرا.